سڵاوتان لێ بێبەرەزان جەژنتان پیرۆز بێت جارێکی تر لەگەڵتانین بۆ وەرگرتنی بۆچوونەکانتان کە ئەمڕۆ سەبارەت بەم جەژنە قسە دەکەین و پەیامەکانی ئێوە لە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزاندا کە لە ماوەی ڕابردوودا ئەو دۆخەی کە لە ئێستادا لە عێراقدا دروست بووە بە تایبەتی لە هەرێمی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان دەوترێت کاریگەری هەبوو لەسەر ژیانی هاوڵاتیان. ئێمە ئەمڕۆ باس لەو پەیامانە دەکەین کە لەم ماوەیە دروست بوون ئەو پەیامانی کە ئێوە هەتانە بە تایبەتی لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانەوە هاوڵاتیان بەشداریان کردووە لەو خۆشیانی کە تایبەتن بەم جەژنە کە جەژنی ڕەمەزانە. ئەو دۆخی کە ئێستا دروست بووە جۆرێک لە ڕووداوی هێناوەتە ئارەوە لەوانە کە تا ئێستا بەردەوامن ئەو ڕووداوانە نەناردنی بۆ جێ هەرێمی کوردستانە و قەیرانی دارایی هەرێمی کوردستان و دروستبوونی گەرجی لە هەندێک ناوچەی سەر بە پارێزگەکانی عێراق و لە ناوچە دابڕێنراوەکانی کوردستان کە ئێستا هێزی پێشمەرگە لەوێ ئامادەیە. هەموو ساڵێک باس لە جیاوازەکانی جەژن و ئەو گۆڕانکاریانە دەکرێت کە دێنە ئارەوە، بەڵام ئەم ساڵ ڕەنگە جیاوازەکە ئەوە بێ کە ئێستا دۆخەکە بە شێوەیەک لە شێوەکان کێشە هاتۆتە ئارەوە، کێشەی سیاسی، کێشەی ئابووری و لە ئێستادا ئەو قەیرانانەی کە لە عێراقدا دروست بوون بە شێوەیەک لە شێوەکان کاریگەریان هەبووە لەسەر بەڕێکردنی ئەم سێ ڕۆژەی جەژنی ڕەمەزان. پەیامی ئێوە چییە لەم ڕۆژەدا کە پەیامی ئاینی ئیسلامیش لەم ڕۆژەدا و لە پاش مانگی ڕەمەزانەوە پەیامی ئاشتیە، پەیامی دۆستایەتیە و پەیامی لێبوردەییە، بەڵام لەم ڕۆژەدا دەکرێت ئێوە لەسەر ئەو پەیام و ئەو پرسانە قسە بکەن کە ئێستا بابەتی گەرمن لە ڕۆژی جەژنی ڕەمەزاندا بە تایبەتی لە پاش ئەم هەموو ڕووداوانەی کە هەبوون و تا ئێستا بەردەوامن کە تا ئێستا یەکلا نەکراونەتەوە. پارێزگایەکی عێراق ئێستا لە ژێر کۆنتڕۆڵی چەند هێزێکە بە ناوی هێزی داعش و گروپە تندڕەوەکانی ترەوە، چەند ناوچەیەکی سەر بە چەند پارێزگایەکی تریش گرژی تێیاندا ڕوودەدات. هێزی پێشمەرگی ئێستا لە ناوچە دابڕێنراوەکانە هەرێمی کوردستان بەدەست کێشەیەکی داراییەوە دەناڵێنێت و تا ئێستا قەیرانی دارایی بەردەوامە. دواکەوتنی موچەی فەرمانبەران هەندێک لە وەزارەتەکان تا ئێستا موچەی مانگی ڕابردوویان وەرنەگرتووە. ئەمە گرنگترین ئەو پرسانە بوون کە لە پێش ئەم جەژنەدا باز دەکرێن کە تا ئێستاش ئەو کێشانە بەردەوامن. پەیامی ئێوە چییە لەم ڕۆژەدا کە جەژنی ڕەمەزانە؟ لە فەیسبوکەوە بە ناونیشانی facebook.com/نالیا-tv دەتوانن بۆچوونەکانتان بنێرن، لە ڕێگەی ڤیدیۆ سکایپیشەوە دەتوان ڕاستەخۆ لەگەڵماندا بەشدار بن. داخوا لە دوهۆکەوە یەکەم پەیوەندیمان ئەم کاتت باش. بەێ کاتێکدا بۆ جەژنەوە ڕەمەزانێتە پیرۆز بکەم. زۆر سپاس دەکەین لە ئێوەش پیرۆز بێ. فەرموو کاک داخوا. ئەم سپاسی حکمەتەوە هەرێمێکیان کوار بکەمە دەنگت خۆ بەلۆش و عەلاج داین و حەضانێجا بوومە چین هاتیاکردن ئەم گەرە مەمنونێت وەنە ئیشەڵا ولو خوكيري كوكازي دي تجاري دينايتا تاتين لقى داندانا جوجا كذا جديد دنجي خدنا يعني بيش حدا بيرادي ديوال خلقي مكان كو أفريقيا وديجا وجدل جاجنو رمضان هامي تشمرغات كم وجوبه وموتي كم أشياء ما يزديجم أم همي لازم ديجي أم خلام دوينة چونكي أفريقيا يبوما خباتا كم بس مع الأسف حدا نجا حكمتهم ما يعلمي ديوان چپش دابينا كيا چپش نه اینا پێشتاوەکە ئۆتۆس بۆ شەرکەتی ئینشاڵڵا. سپاس بۆ پەیوەندەکەت. بەختیار لە بەشیرەوە ئەم کاتت باش کاک بەختیار. کاکە سڵاو لە ئێوە ژێشتان لێ پیرۆز بێت لە هەر چوار پارتی کوردستان. زۆر سپاس لە تۆش پیرۆز بێت. سپاس دەکەین کاک بەختیار، لە ئێوەش پیرۆز بێت. خۆش بێ خۆ لە بەرەکاری جەنگەوە وڵی داوای لێ بردن بارەیە ئێمە تەلەڤیزۆر بالیاریە. بەڵێ بەشیری سەر بە لە بەشیری سەر بە پارێزگای کەرکووکەوە پەیوەندی دەکەی. بەڵێ بەڵێ لە بەش بەشیرەوەی لە تقریبەی مەسافەی 3 کیلۆمتر 2 کیلۆمترەوە تا ئەژدەیە بۆ. بەڵێ کاک بەختیار، پەیامی ئێوە کە لە بەرەکانی جەنگدان پەیامی ئێوە لە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزاندا جارەکە دووبارەیەکەوە شوێنەکەم زۆر پەیامی ئێوە چییە؟ پەیامی تۆ چییە لە جەژندا؟ فەرموو. وای شتێکی باشێ بۆ شتێکی باشی دەزاری بە دڵسۆزانەی ئەزاری گەشتەیە ئێمە لە بەرەکانی جەنگین بۆ پاراستنی خاکی کوردستان هەر چوار پارتی کوردستان لەخوا بە زیابێ کێشە و بەشاکری مادیە زۆر باشی بەس لە هەر فیشەک مادیە پێشبەردێ فیشەکی دیە لەسەر تەوەرەکەت ئاگام لە تەوەرەکە دیە ببوورە. بەڵێ من تەورەکە تەنها تایبەتە بە پەیامی ئێوە لەم ڕۆژەدا کاک بەختیار. وڵی
والله پێیابی ئێمە بەرهەرەوە دەم هەیە ڕێز و سڵاو و خۆشەویستی هەیە بۆ گشت پێشبەرکاری کوردستان. بەڵێ کاک بەختیار چۆن پەیوەندیت کرد کە تەلەڤیزیۆن لا نییە؟ والله برەزانم سعات پێش هەموو هاوڵەی بەرنامەکانم ساعتێکتان هەیە ڕاستەخۆ پێشکەشیە کرد. زۆر سپاس دەکەین، سپاس بۆ پەیوەندەکەت. عەبدوڵڵا لە سۆرانەوە، ئەم کاتت باش کاک عەبدوڵڵا. سپاس دەکەین کاک عەبدوڵڵا، من گوێم لێتە فەرموو. دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم جێژنە پیرۆزە لە هەموو کارمەندانی نارتی زەنار. سپاس دەکەین، پیرۆزبایی لە ئێوەش دەکەین بە ناوی هەموو کارمەندانی نارتیەوە. پەیامی من هەموو برا پێشمەرگەکان ئەوانەی لە سەنگەرن جەژنیان پیرۆز بێت، دەستیان خۆش بێت، تەمەن درێژ بن. بەڵێ وادارم حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕێک لە برا پێشمەرگەکان بداتەوە. بۆ نمونە ئێستانێکە و گەنجێک شۆرتەیە 1,200,000 معاشە بەڵام برا پێشمەرگەیەک سینجی خۆی دەداتە گولا لە جەلەولا 500,000 معاشە. داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم ئەگەر هەر هیچ نەبێ 700,000 بداتە ئەو گەنجێکە لە کوردستان شۆرتەیە بۆ نمونە بڕک وەزعی پێشمەرگەی خۆش بکەن ئاوڕێک لە پێشمەرگە بدەنەوە. پێشمەرگە کاک عەبدوڵڵا بودجەی پێشمەرگە یەکێکە لە کێشە هەڵواسراوەکانی نێوان بەغدا و هەولێر تا ئێستا یەکلا نەکراوەتەوە. داواکاری چییە لەوەی کە ئەو کێشەیە یەکلا بکرێتەوە؟ والله هیوادارم ئەگەر هەموو لایەنەکان موافق بن یەکلا دەبێتەوە، بەس هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕێک لە پێشمەرگە بداتەوە. بەڕاستی پێشمەرگە سمبولی کوردایەتە. بەڵێ سپاس بۆ کاک عەبدوڵڵا. تاریق لە هەریرەوە، ئەم کاتت باش کاک تاریق. سپاس دەکەین، فەرموو کاک تاریق. زۆر سپاس، ئێوارەت باش. جێزە پیرۆز لە هەموو کارمەندان دەکەم. لە تۆش پیرۆز بێ، فەرموو. جێزە پیرۆز لە هەموو پێشبەرگەکان دەکەم کە لەبەری جەنگدان. بەڵێ بەنسبەت ئەمڕۆی ڕۆی جێژن ڕۆیشی خۆشی ئینشاءڵڵا و فەرزی بۆ پێشمەرگە قارەمانە هیواد داواکاری نەخوای گەورە سەلامەتیان کە ئینشاءڵڵا هەموو داواکارەکانتان دێنە دی. بەڵێ ئێمە وەکو هەموو خەڵک دەبی لە خەمی پێشمەرگەکان ئینشاءڵڵا وەکو ئێستاش کورد چوونەوە بەغدا لەگەڵ لایەنەکان دانیشتنەوە بەشدابوون لە حکوومەت ئینشاءڵڵا کێشەی پێشمەرگەشتی هیوادارین چارەسەر بکرێت لەم بەرنامەیەدا. بەڵێ دەستخۆش دەکەم و مەمنون. سپاس بۆ کاک تاریق لە هەریرەوە. عەبدوڵڵا لە سلێمانیەوە، ئەم کاتت باش کاک عەبدوڵڵا. کاک شوان سۆنی باشی سپاس دەکەین کاک عەبدوڵڵا. پیرۆزبایی لە هەموو پێشمەرگەکانی ئەوانەی لەبەرەی جەنگ بەڵێ پیرۆزبایی پێشمەرگەکانەکەم و هیوادارم هەموو خەڵکی کوردستان ئەوەی بە ڕۆژوو بە هۆی نوێژ بکات، دوعا بکات، چیلی سەرکردەکانمان دەربەت و سامانی کوردستان بە فیڕۆ نەدەن، یا ڕەوی وەکو حوسنی مبارەکشان لێبێ سەرکردەکان. بەداخەوە دیارە پەیوەندەکەی کاک عەبدوڵڵا لە سلێمانیەوە بچڕا. بەڵێ بەڕێزان، ئێمە ئەگەر قسە لەسەر ئەم تەوەرانە بکەین کە ئەو پرسانی کە ئێستا پرسی گرنگن و پەیامەکانی ئێوە هیوادارین هەندێک دەستەواژە هەیە بەکار نێدرن و ناوزراندن نەبێ بەرامبەر بە هیچ کەسێک. پرۆگرامی مایکی خەڵک تەنها ئامانجی ئەوە بووە کە پەیامەکانی ئێوە وەکو خۆی بگەێنرێت و لە ماوەی ڕابردوودا توانیوێتی بە بێلایەنانە و بە ئازادانە ڕاوبۆچوونی هەموو توێژەکانی هەرێمی کوردستان بگەێنێت و لە دەرەوەی هەرێمی کوردستانیش پەیوەندی کراوە بەم پرۆگرامەوەیە. بۆیە با لە شێوازێک دەرنەچین لەوەی کە ئێمە ناوزراندنمان هەبێ بەرامبەر بە هەر لایەنێک بەرامبەر بە هەر کەسێتیەک. پەیامەکانی ئێوە لەم ڕۆژەدا چییە کە وەک ئاماژەمان پێدامە لە سەرەتاوەکە جەژنی ڕەمەزان چەند پەیامێکی هەڵگرتووە لە مانگی ڕەمەزانیشدا دیارە پەیامی ئاشتی و لێبوردەی و هەتا دوایی کە زۆرێک قسە هەڵدەگرێت. بەڵام پەیوەست بەم جەژنەوە ئەو پرسانی کە باسکران ئێمە ئاماژەماندا بە کێشەداراییەکان، ئاماژەماندا بەو گرژیانی کە لە ئێستادا دروست بوون لە ناوچەدا بڕێنراوەکانی هەرێمی کوردستان و بوونی هەزی پێشمەرگە لەو ناوچانە. با ڕێز لە بۆچوونی یەکتر بگرین، با ڕێز لە ئەو ڕووداوانە بگرین کە ئێستا هاتوونەتە ئاراوە هەموو ئەو کاردانەوانی کە هەن و بتوانین بابەتیانە بە شێوەیە قسە بکەین کە پەیامەکانمان بە جوانی بگات بۆ ئەوەی هەمومان گوێ لە یەکتر بگرین، بتوانین لەم جەژنەدا ئەم قسانە و ئەم پرسانی کە هەن ئەم ڕوودا و ئەم هەواڵانی کە هەن بتوانین بیگەێنین پەیامەکانمان سەرنجەکانمە سەبارەت بە ڕووداوانە بگەێنین بە شێوەیە کە گرژی تێدا نەبێت قسەکانمان تکایە. فەریدون لە هەریرەوە، ئەم کاتت باش. باشی دارێت. سپاس دەکەین کاک فەریدون، فەرموو.
ڕۆژایی کە جەژنێ هەمی پێشمەرگە پیرۆز بکەم. بەڵێ پەیامی تۆ چییە کاک فەریدون لە جەژندا؟ بەڵێ بێژم ڕۆژایی کە هەمی پێشمەرگە پیرۆز بکەم و دایکە چایی دام. سەروتی ماتی بکەم سەڵام ڕۆژە دەبیتە ئاخر. محەممەد لەگەڵماندەیە لە هەڵەبجەوە ئەم کاتت باش کاک محەممەد. کاک محەممەد لە هەڵەبجەوە ئەم کاتە باش هەموو کاتێکت کاک محەممەد فەرموو. باشی سپاس دەکەم جەژنیان پیرۆز بێ. زۆر سپاس لە ئێوەش پیرۆز بێ. هەموو گەلی کورد پیرۆز بێ، جەژن لە هەموو کوردستانیان پیرۆز بێ. جەژن برا پێشمەرگەکان هەندەڕیزی پێشەوە کە ئێمە لە ئێستای ئەوانەوە دەتوانین بە ئارامی و بە خۆشی بە یەکەوە قسە بکەین، بە یەکەوە گفتوگۆ بکەین، هیوار بکەین، لە ئاشتیدا بشین. زۆر زۆرمان پێخۆشە پێشگیریان بۆ دەرەبڕین. بەڵێ چ پەیامێکی دیکەت هەیە کاک محەممەد؟ بە خێراتنەوەی مامی گەورە دەکەم، زۆر زۆرمان پێخۆش بوو. بەڵێ بە هیوای ئەوەی کە ئەویش لەم جەژنەدا بێتە هۆی چارەسەرکردنی کێشەکانی عێراق کە لە خیابی ئەودا زۆر کێشە هەبوو، بە هیوای لەم جەژنە جەژنێکی خۆش بێ بۆ هەموو گەلی کورد بە ئاشتی و هاران. بەڵێ سپاس بۆ کاک محەممەد لە هەڵەبجەوە. ئەسعاد لە دینارتەوە ئەم کاتت باش کاک ئەسعاد. ممنون سپاس دەکەم سەسەرێن درەسەچەوە باشن. زۆر سپاس دەکەین کاک ئەسعاد. جەژنتان پیرۆز بێ. ممنون چەتەوەنیش جەژندان پیرۆز بێت هەموو براکانی بەڕێز لە قەناتەی نافتیوە. زۆر سپاس بەناوی هەمویانەوە. فەرموو کاک ئەسعاد. بەڵێ پەیامی تۆ چییە لەم جەژنەدا؟ والله پەیامی من ئەوە سڵاو بۆ هەموو پێشمەرگەکانی قارەمەکان هەل جەلەولا حەتا شنگار. بەڵێ والله پەیامی من ئەوەیە بەس بە پێشمەرگەکانی بەڕێز بەس وەوەنە هەموو پێشمەرگەکان دەکەین و لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین بەس ڕاپیدی پێشمەرگە بچێک زیادی دەکات، بچێک ژیانی وان خۆش بکات. بەڵێ هەل خانەتین و جەلەولا حتا شنگار و ڕەبیعی دەکەین. سڵاو هەموو بۆ پێشمەرگەکانی قەهرەمەکان سڵاو لێ دەکەین. وسپاس دەکەم بۆ قەناتەی نارتی گەلێک مەمنونەوە ما. زۆر سپاس بۆ کاک ئەسعاد. محمود لە ئاکرێەوە ئەم کاتت باش کاک محمود. هەموو کاتێکت باش چۆنی بەڕێزم باش زۆر سپاس دەکەم. فەرموو پیرۆزە لە تەواوی کارمەندانی نارتی دەکەم لە تۆش پیرۆز بێ. لە هەموو پێشمەرگەکانی کوردستان کە ئێستا دەمان پارێزن لەسەر سنوورەکان. ئەلۆ گوێمان لێتە کاک محمود. ئەلۆ کاک محمود ئەگەر گوێت لێمە من گوێم لێتە. کاک محمود بەداخۆ دیارە پەیوەندەکەی پشڕا. سەفین خدر لە فەیسبوکەوە نووسویەتی ئەم جەژنە من بێجگە لە پێشمەرگە لە کەس ناکەم. جەژنە پیرۆزە ئەی کوڕە بێنازەکانی کوردستان و خۆی نووسویەتی ئەی شێرە کوڕانی وڵاتی بریندار و پارێزەرانی خەڵک و خاک ئەی وجدان ئاسوودەکان و نووسویەتی بێجگە لە ئێوە کێ هەیە شایانی مەدالیای زێڕینی ئازادی بێت، کێ هەیە هێندەی ئێوە خۆشەویستی لای خەڵک بێت. سارا محەممەد نووسویەتی ئەم جەژنە بەلای منەوە جەژنێکی ناخۆش بوو چونکە زۆرێک لە برا پێشمەرگەکانمان شەهید بوون، ئەمەش جێگەی ناخۆشیە. علی لەگەڵماندایە لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک علی. باش کاک شوان سپاس دەکەین. فەرموو کاک علی. سۆشی بەرنامە لێ دەکەم. زۆر سپاس دەکەین. بەڵێ وەڵی من سەبارەت بەسەش پەیامێکمێ هیوادارم ئەم خەڵکە بڕێک بەخۆی دابستەوە. بەڕاستی یعنی دەژن ئەوانیە ساعات لە دەستی خەڵکی تن یاخود هەشت بۆ هیوادارم ئەو خەڵکە بڕێک بە ڕۆشنبیرانە لە دەژن تێبگات بۆ داوا لە خەڵکێکم و تەلەڤیزیۆنە خۆشەویستەوە با بێتە دەرس بۆ جارەکانی تریش هاروە. بەداخەوە پەیوەندەکەی کاک علی پشرا لە کەلارەوە پەیوەندیەکمان لەگەڵدایە. هەردی لە کەلارەوە ئەم کاتت باش کاک هەردی. ئەلۆ سڵاوت لێ بێ کاک هەردی. جەژنت پیرۆز بێ. فەرموو. جەژنە پیرۆز بێت. زۆر سپاس دەکەین. با گوێمان لە پەیامی تۆ بێ کاک هەردی. فەرموو. کاکە بەناوی هەموو پێشمەرگەکانی کوردستانەوە سڵاو و ڕێزمەیە بۆ هەموو پێشمەرگەکانی جەلەولا و قەرەتەبا. بەڵێ
کاکە چیان ماچەکەین هەر هەمویان بەرگریەکەن لە خاکی کوردستان و هەر ئەوانە ئەمێننەوە هەمووی بەڵێ بەڵێ کاگەردی گوێمان لێتە وڵی کاکە با پێت بڵێم هەرچی شەڕێک لێ دیوای سێی کاوە با دڵنیاتان کەمەوە با بەگشتی قسە بکەین کاگەردی و کاکە دیوای سێ جەلەلای کۆنتترۆل کردەوە لە خوابەتیان بەڵێ کاگەردی سپاس بۆ کاگەردی لە کلارەوە نەشوان لە دوهۆکەوە لەگەڵماندایە سڵاو دەبێ کاک نەشوان کاک نەشوان نازانم پەیوەندەکەی بچڕە بەڵێ پەیوەندەکەی بچراوە لە فەیسبوکەوە سۆزە سلێمانی نووسیوێتی ئەم جژنە ناخۆش بوو چونکە ئێمە مامۆستای موچەمان وەرنەگرت جژن بۆ بەرپرسانی هەرێم خۆشە چونکە تێرن ناڵەکانیان بە کەیفی خۆیان دەسوڕێنەوە و فەقیریش با بمرێت ئێمە وامانزانی هەرسێ لایەنی ئۆپۆسیۆن شتێک دەکەن بەڵام ئەوانیش بای وەک خۆی نووسیوێتی کەمال لە سێ سادقەوە ئەم کاتت باشکا کەمال باسی کاک شوانە سپاس دەکەم کا کەمال جژنت پیرۆز بێ جژنی جەناب و پیرۆز بێت زۆر سپاس دەکەین جژنی یەک بە یەکی کارمەندان پیرۆز بێت سپاس دەکەین فەرموو کاک کەمال لە سەیتایە قەوسڵا و ڕێزمەیە بۆ یەک بە یەکی پێشمەرگە قارەمانەکان لە بەرەنگاری جەنگە بەڵێ بۆ جەنابی سەرۆک بەرزانی بۆ کاک نێچیر بۆ هەموو گەلی کورد سپاس دووبارە دەستخۆشی بەرنامەکەتان یەکەم و زۆر سپاس کاک شوانە زۆر سپاس بۆ کاک کەمال لە سێ سادقەوە سپاس بۆ پەیوەندەکەت عەزیز لەگەڵماندایە لە چەمچەماڵەوە کاکە جان ئەو کاتت باش زۆر سپاس هەموو کاتێکت باش دەست پیرۆز بە و دەستوی هەموو کارمەندانی دەنگ و ڕەنگی ئێناڵتی بەڕێز پیرۆز سپاس دەکەین کاک عەزیز لە ئێوەش پیرۆز بێت ئێستا سوجەتە ناتمە سەر خەت تەورەکەتان لەسەر دژنە پیرۆزەیە تەورەکە تایبەتە بە جەژن بەڵام دەمانەوێت لێرەدا گوێمان لە پەیامەکانی ئێوە بێت لە جەژندا وەڵای بەڕێزم جەژن لە هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان پیرۆز بێ لە هەموو ئینسانێکی بەڕێز چی ئینسان ئیسلامی بێ چی علمانی بێ بەس بەداخەوە لای من جەژن نییە لای من دۆزەق ئەم جەژنە بۆ کاک عەزیز وەزارەتر ئایتا بە وەڕێسەوەم بۆ لەبەرە وەزارەتیش ئاماژەم پێ سکاڵایەکم کرد ئیساب سەبەبەکەت پێڵم من کارمەندێکی دانەغازم ماوەی 7 ساڵ لە دانەغاز ئیشەکەم کاش بە نەتیجەی کاکدانە ئێمێناڕی وزارەتی گەشت سامانە سروشتەکان من دەرکراوم بەبێ هۆیە بەبێ هیچ سەبەبم بەرە جەژنانەکە 7 ساڵە غازەڵەمەژم بە سەبەبی شاخەوانی کاک عەزیز تکایە با ناوی کەس نەهێنین باس لە کێشەکەت بکە بەڵام با ناوی کەس نەهێنین تکایە لەبەرەوەی تەنها بە دەنگ گوێمان لێتە بەڵگەکان دیارە لە لایەنێکی ترەوە دەکرێت یەکلا بکرێن نەک لای ئێمە بەڵێ فەرموو زۆر بە کورتی کێشەکەی منەوەیە من حەساس دەوامەکەم بەبێ سەبەب دەرکراوم هیچ حقوقێکم نەدراوە من بەرە جەژنەیان لە من کرد بە جەهەنەم اینجا بۆیە داواکارم لەلایەنی پەیوەندیدار لەم کێشەیە بکۆڵێتەوە لە هەموو وڵاتێکە کاک عەزیز هۆکارەکەی چی بووە تەنها تۆ دەرکراوی وە کۆتەڵەی تەنها تۆ تەنها من دەرکراوم بەس لەسەر بەڵێ کاک عەزیز هیوادارین کێشەکەت چارەسەر بکەیت سپاس بۆ پەیوەندەکەت شەونم لە هەولێرەوە ئەم کاتت باش شەونم خان سپاس دەکەین جەژنت پیرۆز بێ فەرموو خۆشبی سپاس دەکەم جەژنی ئێوەش پیرۆز بێ نازانم ئەگەر ئەمە جەژن بێ ئێمەیکەین بۆ شەونم خان کە ئێمە ئەم کوڕە جوانە گەنجانەمان ئەم پێشمەرگانە بە قوربانی هەمویان بن لەو شەڕانە خۆیانیان بە کوش لەسەر خاک و شەرەف و کوردایەتی ئێمە مناڵیان بێ باوگە بێ دایک دەرێک سوتاوە بێ هیوادارم ئیتر کورد ببێ بە یەک میلەت دانیشین هەمومان یەک ئاڵا هەڵکەین واز بە حیزبایەتی بێنین ئیتر وەختی حیزبایەتی نەماوە بەڵێ ئەمە پەیامی تۆیە لەم جەژنەدا شەونم خان بەڵێ ئەمە پەیامی منە و ئەمڕۆ لە باتی ئەوەی کە دانیشم شعور بکەم کە جەژنە قورگم پڕ بوو لە گریان وتم بۆچی ئیشەڵڵا ئەو ڕۆژەی ئازادی کوردستان بێ ئەوە جەژنە کە پێشمەرگەکانمان بە ئاڵای کوردستانەوە بگەڕێنەوانی و هەموو بچینە سەر جادەکان هەمووی چەپکە گوڵیان بۆ هەڵڵین ئەوە جەژنمانە و ئەم شەڕا شەڕی ئێمە نییە ئەمە بە زۆر خراوە مدی ئەم گەنجانە ئێمە و ئەم میلەتە ئێمە میوەی بێمەعاش بۆ و بێپارە جەژنی چی
لەبەرەوە خوا ڕەحممان پێ بکات و یاخوا ساڵێکی کەسە ئیشەڵڵا دەژنی ئازادی بکەین. سپاس بۆ شەونم خان لە هەولێرەوە. مەسعود لە دوهۆکەوە لەگەڵماندایە. ئەم کاتت باش کاک مەسعود. دەرچاوێن بە ڕێکچاوی باشی. زۆر سپاس فەرموو کاک مەسعود. دەستخۆشی بەڕامجێتەکەی مامۆستا. سپاس دەکەین کاک مەسعود. سەبارەت بۆ بەڕامێتە و جەژنێ. بەڵێ. الحەمدلله بێگاوێ وەختێکی خۆشدا و پێشمەرگردنە قەهرەمان شنوورێ مەحەمیە گرتین و سەبارەت بۆ ئەم برادەرەی بەحسی موچەی و ڕاتباتکن ئەدبێژمێ حالمە نەیە هەندێک و بەحسی موچە و ڕاتباتکن الحەمدلله بلا ئەو سەحکینە دەور بەرێت کوردستانێ و نەخۆشیە و ئەف دەولەتەژی خرتش منێزمانە ئەوە ڤیکاویان پێدا الحەمدلله گەلێکی خۆشە بلا بەحسی موچەی ڕاتبانەکن جارێ نەوەختێ هەندەیە بەڵێ ئەو دقت هێت کاک مەسعود پێت وایە ینی بۆ خۆتەڵی بەڵێ دیار پەیوەندەکەی پشترا کاک مەسعود دەڵێت دەبێت کەس باسی موچە نەکات. ئێمە ویستمەوە پرسیارە بکەم کە مەبەستیەوەی گلەیی نەکرێت یان بۆ باس نەکرێت کە ڕەنگە مافی هەر کەسێک بێکە موچە وەربگرێ بەڵام بمانەوێ نەمانەوێت ئێمە لە سەرەتای پرۆگرامەکەدا ئاماژەمان بۆدا کە وەکو خۆی باسمان کرد ناڕزایەتیەکان بەرامبەر بە دواکەوتنی موچەی هەندێک لە وەزارەتەکان هەبوون پێش دەژن و تا ئێستاش ئەو تا گوێمان لێ دەبێت لە پەیوەندەکاندا. شاکر لەگەڵماندا. ئەم کاتت باش کاک شاکر. سپاس دەکەین. فەرموو کاک شاکر. بەڵێ. تا دەستخۆشی بەرنامەکەتان لی دەکەم. زۆر سپاس دەکەین. هیوادارم مەسەڵکەوتوو بن. سپاس کاک شاکر. فەرموو. هەندە تێبینیم هەیە حەز دەکەم قسەکانم نەبڕن. فەرموو کاک شاکر. قسەکانت بۆ دەبڕین. زۆنی نووسیت و کەناڵی مایە. مایسی خەڵک. بەڵێ کاک شاکر. بەڵام من 50,000 تەلەفۆن بکەم دەڕەسمێدا هەڵ ناگرن. داوای لێبوردن دەکەین کاک شاکر ئەوە مەبەست نییە کە ئێمە وەڵامی تۆ نادەینەوە ڕەنگە بەهۆی ئەوە بێ کە فشارێک لۆدێک لەسەر پەیوەندەکانە یاخود لەسەر هێڵەکانە تەنها ئەوەیە ئێستا خۆشحاڵین کە پەیوەندەکەت وەرگیراوە. جەژنت پیرۆز بێ فەرموو. جەژنی چوش پیرۆز بێ دەمەوێت لە ڕێگای کەناڵەکەتانەوە. بەڵێ. پڕ بەدڵ جەژنە پیرۆزە لە هەموو برا پێشمەرگەکانی کوردستان دەکەم. ساوی یەکە بە یەکیان ماز دەکەم. بەڵێ کاک شاکر. بەڕاستی لەلای من جەشن نییە چونکە برا پێشمەرگەکان ئێستا لە سەنگەرن دیفاع لە خاچی وەتەن دەکەن دیفاع لە کوردستان دەکەن دیفاع لەو هاوڵاتیانە دەکەن یعنی بەڕاستی عەز دەکەم موسەی هیچ کەسێک زیاد نەگرێ لە پێشمەرگەی زیاتر چونکە ئێمە ئەگەر سەبارەت بەو پێشمەرگانە نەبیتن ناتوانین یەک دەقەش بشین. بەڵێ سپاس بۆ کاک شاکر. هیوا لە سلێمانیەوە. ئەم کاتت باش کاگیوە. ئەم کاتە باش کاکی زۆر سپاس دەکەین. فەرموو کاگیوە. دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم. سپاس پیرۆزبایی لەسەر جەم خەڵکی کوردستانەکەم و پیرۆزبایی لە پێشمەرگە قارەمانەکانەکەم زیاتر ناڵێم چونکە بەڕاستی ئەمە ئەگەرەوەی هەمان بێت تەنها ئێستا ئەمڕۆکە پێشمەرگە بابەتێکە کە لەسەری بدوێن بەڵام من یەک پارچە هۆنراوم ئامادە کردو پێشکەشی برا پێشمەرگەکانێکم. فەرموو کاگیوە. ئەگەر یارمەتیم بێت. فەرموو کاگیوە. بەڵێ. ئەڵێ ئەی پێشمەرگە گیانت لەسەر لەپی دەستە و بڕوات لە لووتکەی هەورایە قوربانی دەست و پەنجەت بە مورەت بە وێنەی پۆڵایە بە قەدماغەی لێوی وشک و بە گەروی پڕ لە تاسەوە وەک سمبوڵی بۆ یەخەی خاک هێز نییە لێت بکاتەوە لووتکە و بان و دەشتی خاکم جێنەبەردی تۆی پێوەیە لەگەڵ یادەوەریەکانت خوار و ژووری هاوشێوەیە لەگەڵ گیزەی گولەی گەرما قەڵای بەڕووی داگیرکەرە سرم بەختی هەناسەت بێ توندەی گری لە سەنگەرە لەگەڵ ترپەی دڵی تۆدا دڵی ئێمەش بێ ئارامە لەگەڵ پیا هەڵدانی تۆدا پەنجە ژوێڵە لە دوای خامە پەنجەت لە بان پیتەی تفەنگ تیلەی چاوت لەسەر ناوە قوربانت بم ئەی پێشمەرگە وڵات بە تۆوە ناسراوە. کاکە زۆر سپاسانەکەم. سپاس بۆ کاگیوا لە سلێمانیەوە. کەمال لە تەکیەوە. ئەم کاتت باش کا کەمال. زۆر سپاس دەکەین. فەرموو کا کەمال. جەژنی هەموو لە پیرۆز بێ خوای گەورە ئەم نیشتیمانە بپارێزێ. بەڵێ کا کەمال. جەژنە پیرۆزەی خۆمەنێرم بۆ هەموو پێشمەرگەکان چای یەکە بە یەکیان ماچەکەم. بەڵێ. هیوای سەرکەوتنیان بۆ خوازم. بەڵێ کا کەمال. هیوای سەرکەوتن بۆ هەموو پێشمەرگانە ئەخوازم کە لە پێشەوە دیفاع ئەکەن لەم نیشتیمانە نەتەوەیە. کاک کەمال گوێمان لێتە. فەرموو. بەڵێ. برا بەڕێزەکەم
جۆنێمە بەڵێ گوێم لێتە سڵاو جێژنە پیرۆزی خۆمەگەرم بووە و پێشمەرگانی کە لەبەرەی پێشەوەن بەڵێ چای یەکە بە یەکیان ماچەکەم هیوای سەرکەوتنیان بۆ ئەخوازم بەڵێ سپاس بۆ کاک کەمال محەممەد لە سلێمانیەوە سڵاو دەبێت کاک محەممەد کاگە شوانم کاتە باش سپاس دەکەین هەموو کاتێکت باش جژن پیرۆز بێ کاک محەممەد پیرۆز بێ لە هەموو لایەک لەم مەسافە کورتە پیرۆزبایی لە ئێوە و دەستخۆشکەری و ڕێزی احترامیشم بۆ هەموو بینەرانتان ئەگەر کاگە شوانجۆ بگری زۆرینەی پەیوەندیەکانی من بۆ بەرزڕاگرتن و بە نرخکردنی کارەکانی ئێوەیە ئینشاڵڵا سەرکەوتوو بن زۆر سپاس دەکەین کاک بۆیە حەزەکەم مەسیجی من ئەوە بێت لەم یەکەم ڕۆژی جەژنە ئیمساڵ ئێمە حاڵەتێکی ئیستیسنایی جیا لە ساڵەکانی کە ئەژین ئەویش بریتێ لەوەی کەوە خەڵکی غەریبمان تایە خەڵکی لێ قەوماو ئەگەر ئێمە ساڵەکانی زووی خۆمان بێنینەوە یاد کە لە کوردستان و خەڵک چوون بۆ ئیش بۆ ئەوروپا باسی ڕسمێکی جوانمانە کردمان و ئەوروپا ئاوا ڕێز لە غەریب بەگرێت بۆیە ئێستا حەزەکەم کەناڵەکان و بزبنەوە ئێوەش کە دەورێکی باڵا ببینن لەوەی کەوا ئامادەکردنی خەڵک چۆن تعامل لەگەڵ ئەم کەسانەیە بکە چۆن تعامل لەگەڵ ئەم کەسە غەریبە لێ قەومانە بکە ئەمە لە ئەخیرا مەسیجێکی جوان دەرەچێ شتێکی زۆر باش دەرەچێ بۆ کورد و ئێوەش بەرنامەی تێر و تەسەل و جوانتان هەیە لە ڕووی ئامادەکردنی نەفسی خەڵکەوە بەڵێ کاک محەممەد ئینشاءڵڵا مەفرسەتێکی باش بێت زۆر سپاس بۆ کاک محەممەد لە سلێمانی و سپاس بۆ پێشنیازەکانت عەبدوڵڵا لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک عەبدوڵڵا کاتت باش کاک شوان زۆر سپاس دەکەم فەرموو کاک عەبدوڵڵا جەژن پیرۆز بێ سەلام بۆ پێشمەرگەی کوردستان بەڵێ پیرۆزبایان لێ یەکەم بۆ هەموو سەرکەوتنێکیان هێوادارم دایمەن لە پێش دایمەن سەرکەوتوو بن دژی دوژمنی چەپەڵی شەمشەمە کوێرەکانی سەردەم هێوادارم هەر لە خۆشیا بن سەرکەوتنیان بۆ خوازم کاکە شوان داواکارم لە مەسئولەکان ئاگاداری پێشمەرگە بن دائیمەن پێشمەرگە حەقی خۆیانە هەموو احترام و ڕێز تەقدیریان گیرێ ئیتر سپاس بەڵێ سپاس بۆ کاک عەبدوڵڵا لە سلێمانیەوە ئاراس لە زاخۆوە ئەم کاتت باش کاک ئاراس شانی برا باشی زۆر سپاس کاک ئاراس فەرموو بەری هەر تشتێکی مت بێت من گلەیە پەشوە هەیواکە و چەناڵێن ئارتی فەرموو کاک ئاراس با گوێمان لێ بێ فەرموو گلەیە من ئاواز کارە وا خێزانێت پێشمەرگەی ئەوێ شەهید بین بەڵێ حتانەکە قەناتێن ئارتی یعنی شێوەیەکی باش سەردەنەوە مۆڵە نەکردە کۆم ببینی کە پراشەوە جەژنێدا چاوانە چی گلەی هەیە ئەو چت بێت ڕۆکێتوا چت بێت یعنی گەلێک جار نوێنێت هەندێکی شەهیدات بینین خودان پێنج ڕۆکن گرنشینێکی بێخمەستەر لێبێتەوە ساڕۆکە یعنی جهێ داخەیە لێبوری یعنی ما ئایدۆ نینە هەش کورنسمە ئەم هەمی پێشمەرگە و ئەمل بەرسنگە داعشە ڕاستی جهێ نەخۆشیە بۆ ما و هەر ئەبەبی سپاس بووە و هیوی دارم هین هەر بەردەوام بن سەرکەوتی زۆر سپاس بۆ پێشنیازەکەت کاک ئاراس لە زاخۆ بەڕێزان و چانێک و بەردەوامی لەگەڵتان دووبارە ئەسڵاوتانەوێ بەڕێزان ئەمڕۆ لە پرۆگرامی مایکی خەڵکدا پەیامەکانی ئێوە دەگەێنین و دەپرسین پەیامی ئێوە چییە لە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزاندا فاتمە لە سلێمانیەوە لەگەڵماندایە ئەم کاتت باش فاتمە خان ئەم کاتی تۆ کاکشوان زۆر سپاس دەکەین فەرموو بەڵێ بای لە بەڕێوەبەرەکەت و هەموو کارمەندان و تۆشی بەڕێز و هەر هەمووتانەکەم زۆر سپاس بنەوەی هەموویانەکەمان هەر هەمویان پیرۆزبایی جژنی ڕەمەزان لە ئێوەی بەڕێز دەکات لە هەمووتان زۆر سپاس دەکەین سپاس بنەوەی هەموویانەوە بژی یەکەم پیرۆزباییشم لە بەڕێز سەرۆکی مامجەلال لە هەموو پێشمەرگە تێکۆشەرەکان لە هەموو گەلی کوردستان و گەلی عێراقەکەم بە تایبەتی هیوادارم ئەم جەژنە ببێتە هۆی نەمانی هەموو ڕووداوە ناخۆشیەکان و لابردنی خەم و پەژارەی هەموو جیهان هەموو گەلی کوردستان هیوادارم ئەم جەژنە ببێتە مایەکی خۆش و شادی سەرکەوتن بۆ گەلی کوردستان و بۆ ئەو پێشمەرگە بەڕێزانە پیرۆزبایی و جەژنیش لە پشتی کامێراەکەم بەڕاستەکەی ئێوە هەموو هیلاگە بن زۆر ڕێز و سپاسمەیە بۆ هەر هەمووتان سپاس دەکەین فاتمە خان تایبەتیما بۆ ئێوە زۆر سپاس بەناوی هەموو هاوکارانمەوە هاوکار لەگەڵماندا لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک شوانەگانم کاتت باش زۆر سپاس دەکەین کاک هاوکار
جەژنە پیرۆزەی خۆم ئاراستەی چاوی کارمەندانی ئەناسی یەکەم هیوای سەرکەوتنتان بۆ خوازم. زۆر سپاس دەکەین کاک هاوکار لە ئێوەش پیرۆز بێ و هیوادارم سەرکەوتوو بن ئینشاڵڵا لە کارە جوانەکانتان. زۆر سپاس دەکەین. جەژنە پیرۆزە ئاراستەی تاوی پێشمەرگەکانی کوردستانەکەم هیوای سەرکەوتنیان بۆ خوازم ئینشاڵڵا خوای گەورە هیدایەتیان بات و دەشیان ساغ بێ سەرکەوتوو بن. بەڵێ کاک هاوکار پەیامی تۆ چییە لە یەکەم ڕۆژی جەژندا؟ والله پەیامی من بۆ هەموو کورد هیوای یەک ڕێزی و یەک هەڵوێستیان بۆ خوازم لە تەواوی ڕووداوەکانە چونکە ئەمە تاکە جەژنە تەواوی خاکی کوردستان بەدەستێتی پێشمەرگەی کوردستانەوە بێ. بەڵێ زۆر سپاسدانەکەم هیوای سەرکەوتنیان بۆ خوازم و کاتێکی خۆشحاڵ. زۆر سپاس کاتێکی خۆش بۆ کاک هاوکار لە سلێمانیەوە. پشتیوان لە سێ سادقەوە ئەم کاتت باش کاک پشتیوان. کاکشوان السلام علیکم. علیکم السلام فەرموو کاک پشتیوان. دەستخۆشی بەرنامە دیەکەم. زۆر سپاس دەکەم فەرموو کاک پشتیوان. پیرۆزبایی لە هێزەکانی پێشمەرگەکەم. بەڵێ. هیوادارم هێزەکانی داعش خوای گەورە وەکو ئەنسار ڕسوایان پیا و لایان بەرێ دەستخۆشی لێگەم زۆر سپاس. زۆر سپاس کاک پشتیوان چ پەیامێکت هەیە لەم دۆخەی ئێستا بە تایبەتی لەگەڵ ئەوەی کە پیرۆزبایی لە پێشمەرگەکان دەکەی؟ بەڕاستی دەستخۆشییان لێگەم بەڕاستی بەس پێنجەرگە بوونیان هەیە بەڕاستی پێشمەرگە شایانی هەموو شتێکن بەڕاستی. بەڵێ سپاس بۆ کاک پشتیوان لە سێ سادقەوە. کاروان لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک کاروان. ئەم کاتێ باش بەڕێزەکەم. زۆر سپاس فەرموو کاک کاروان. ئامادەکەم زۆر جەژن مبارەکە لە هەموو جیهانی کورد بە تایبەتی ئەەکەم باوەڕێزم هەیە بۆ هەموو پێشمەرگەکانی کوردستان. من دوو داواکاریم هەیە لە ڕێگەی منبەری ئێوە ئەگەر بکرێت مەمنون ئەبم. بەڵێ فەرموو. یەکەم داواکاریم ئەوەیە لە مەسئولەکان بەرپرسەکان بە هەموو لایەنەکانیانەوە حەج ماڵێک شەهیدی هەیە لەم کاتەیە دڵیان گەرمە چون سەردانێکی مناڵەکانیان بکەن ئەمە یەکەمیان. دووهەمینیان داواکاریەکەم لە ئاسایشی گشتی سلێمانیە شەوانە سەردانێکی پاچی ئازادی و باخی گشتی بکەن ئەو کەسانی کە زۆر خراپن بەبێ هەیە بەبێ هیچ شت لێ و پارکانە ئەمێننەوە. داواکارم چەند داوای هەویان لێ بکەن بەس ئەوەنەوە هیچی تر ئاگان لە شارەکە بێت. بەڵێ سپاس بۆ کاکاروان لە سلێمانیەوە. ڕۆژان لە سلێمانیەوە لەگەڵماندایە ئەم کاتت باش. سپاس دەکەین ڕۆژان خان فەرموو. پیرۆزبایی جەژنی ڕەمەزانی پیرۆزتان لێەکەین. زۆر سپاس لە ئێوەش پیرۆز بێ ڕۆژان خان. جەژنە پیرۆزە لەو پێشمەرگە قارەمانانە ئەەکەین. بەڵێ سیمانتوبوونیان دەگوشین و دەرخۆشی لە سوکاری شەیدانەکەین. پێیان ئەڵێم ئێمەش هاوبەشی خەمتانی و پیرۆزبایی لە هەموو گەلی کوردستان و لە ئێوەی بەڕێزیش. زۆر سپاس دەکەین ڕۆژان خان. سپاس بۆ پەیوەندەکەت. لە فەیسبووکەوە محەممەد نسیب نووسێتی دەبێ هەمومان پیرۆزبایی جەژنی ڕەمەزان لە برا پێشمەرگەکانمان بکەین. پێشمەرگە نەبووایە چارەنووسی گەلی کورد وەک ئەو برا عەرەبانە دەبوو. ئاراس لە چەمچەماڵەوە ئەم کاتت باش کاگەراس. ئەم کاتە باش کاکسوانجا. زۆر سپاس فەرموو کاگەراس. دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم سەرەتا زۆر جەژنە پیرۆزە ئاراستەی یەکە بەیەکە کارمەندانی کەناڵی ئێنافتیەکەم و سڵاوی گەرم ئەنێرم بۆ ئەو پێشمەرگە بەڕێزانی وا لە بەرەکانی جەنگانە چەنە خۆشم پێشمەرگەم. بەڵام کاکشوان من ئەڵێم حەق بەست خوا قسەکانم مەبڕا ئەوە نەئەڵێم ئەگەر ئێستا وەزیری دارایی و وەزیری پێشمەرگە و سەرۆکی حکومەت بەدەستی یەکێتیەوە با ئێستا گۆڕان بەڕاستی لە کەناڵەکەیانەوە 200 جار داوایان کردبوو بۆ وەزیری دارایی یاخود وەزیری پێشمەرگە یاخود سەرۆکی حکومت بۆ دەستەکار ناکێشێتەوە. منش ئێستا ئەڵێم ئەو وەزیرە کە ئێستا عیدی خۆیانە بۆ دەستەکار ناکێشێتەوە کە هیچ شتێکی تا ئێستا بۆ پێشمەرگە نەکردووە کە بەڕێز نێچیروان بەرزانی ئەڵێ کێشەی پارەمان نەماوە لە بانقەکانە بەڵام دۆلارە با ئەگەر ئەو ڕاستەکە با ئەم جەژنە وەکو هەدێ بۆ بەرەکانی جەنگ پێشمەرگام و پێشمەرگەی $100 بدایەتی بەڵام هیچیان دڵسۆزین بۆ پێشمەرگە کاتێک پێشمەرگیانەوێت تەنیا لە شەڕ و لە کاتێک کە بشێوی و ئاژاوە ڕوانتیەکە بەڵام کە کەوت نەشێنەوە. بەڵێ سپاس بۆ کاک ئاراس لە شەمشەماڵەوە. ڕۆژگار لەگەڵماندایە ئەم کاتت باش. زۆر سپاس دەکەین کاک ڕۆژگار. زۆر سپاس دەکەم لە ئێوەش کوردستان بە تایبەتی تیمی مامۆستایان و هەروەها تیمی پێشمەرگە دەکەم کەمانە ئێمە لەبەر دەوارد لە ڕەشەکانی داعش و ڕەشەکانی تر
بەڵێ کاک ڕۆژگار جگە لە پیرۆزبایی چ پەیامێکت هەیە لەم جەژنەدا؟ والله من پەیامی تەنها بۆ پێشەرەکانە بۆ زیراوە مەستایەکان هەرچەندێ مامون جماعەتێکین مامۆستایەکی هەیە لە ناوچەی سۆران بەڵام یعنی بە بڕیارێکی وەزارەتی پەروەردەیمە پێشکەیان لە مافی دامەزراندنەوەش حەقێکی سوشتی خۆمانە وەڵامی وڵاتی کوردیە کە ناڵێی خۆن ناواتێکی خۆ بگە دەماش داوا لە کەناڵی نافەکەین کەەوە کەمپینێک ڕابگەنین بۆ بژوریکردن مامۆستایان چونکە ئەگەر تۆ دەوڵەتێک دام دەبێت سەرەتا خودبیتایەتەکەی پشتگویی چینی ڕۆشنبیرەکان بەدەست بێنی بەڵام کە یەکەم زاروتت یا خودویستێت چینی ڕوومامۆستایان ناخۆشنبیران پشتگوێ بخۆی لەوەی زۆر ئەستەمەکەتە بتوانی ئاواتەکانی خۆت دەدی بێنی لە کۆمەڵگایەتی ئەمە تێدا دەژین. بەڵێ سپاس بۆ کاک ڕۆژگار فازل لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک فازل هەموو کاتێکی باش برایشتینم سپاس دەکەم فەرموو زۆر سپاس فەرموو کاک جێژنە پیرۆزە لەم پێرمەکانەکەم بە تایبەتی پێرمەگای سەنگار و یەک داواکاریم هەیە برایانی گۆران لەو پێشزمانیان وەکو مار ئاژیا بوو ئێستا بۆ ناچێت بەرژەکان وەکو پێرمەکانی یەکێتی پارتیەنان و ئەم دوو حیزبە دەسەڵاتە هەر خەریکی دزین ئەی بۆ ناچێت سەنگەرەکان هەر بەسەرم کەرەوە لە عەقە بەسەرم کەرەوانێ ئەدە دەستخۆشتانێکم تاوە سپاس بۆ کاک فازل لە سلێمانیەوە سیامەند لە چۆمانەوە ئەم کاتت باش کاک سیامەند سپاس دەکەم کاک سیامەند فەرموو دەستخۆشی بەرنامەکەت یەکەم پێشەکی جێژنە پیرۆزە لا ئێوە و تەواوی گەلی کورد و هەموو پێشمەرگە قارەمانەکانی کوردستان سپاس دەکەم لە ئێوەش پیرۆز لە سەنگەری پێشەوەی خەباتی تێکۆشان و خۆبەختکردندانە ڕاستی پێویستە کاکشوان ئەو جێژنە ببیتە خەوێنی پێکەوە ژیان و عەدالەتی کۆمەڵایەتی لەناو چین و توێژەکانی ملەتی کوردە بەڕاستی شەوی داهەش هەر شەڕی تیرۆ فێری نەکردین بەڵکو فێری کردین پێکەوە بژین و پێکەوە مادام پێکەوە بمرین ئەوی پێکەوە بژین مادام پێکەوە بژین بەڕاستی ئەبێ برابین و ئەبێ لە برایەتیشدا ئەبێتە بابین زۆر سپاس زۆر ڕۆنمونی زۆر سپاس بۆ کاک سیامەند خالید لە زاخۆوە ئەم کاتت باشکا خالید کاک خالید سڵاوت لێبێ سپاس دەکەم کاک خالید جەژنت پیرۆز بێ فەرموو الو کاک خالید من گوێم لێتە جەژنت پیرۆز بێ ممنون سپاس خودی جەژنەوەی پیرۆز بێتە زۆر سپاس دەکەین جەژنە پیرۆز جەژنەوەی پیرۆز بێت جەژنە پێشمەرگی قارەمان پیرۆزت بکەم بەڵێ لە پێشا جەپەی شنگار و ڕەبیعا و سنووری الکەرکیکێ داخۆزە سەرکەفتنی بوانت بکەم هێویدارم حکومەتامە جاوێوانە پێشمەرگەی بێت گوێوان لێ بتن همین ماده گل قصی لهایی بو همین پیدا بله که خالد گل ممنون کاک شاه سپاس بو که خالد لزاخو و احمد لهوليره و ام كاتب باش كاك احمد السلام عليكم عليكم السلام فرمو كاك احمد كاك شلون جزنا بيروزا لايوا كمالا همي ملتي كرد ولا همي ملتي مسلمان زو سپاس لایوش پیروز به کاک احمد بەتایبەتی براکان بەڵێ کاکە سوانامێ لێت بپرسم خۆت ڕۆژیت گرتووە و نوێژت کردوونە لە ڕەمەزانە من لێرەدا وەڵام نادەمەوە کاک ئەحمەد ئێمە لێرەدا ئەم پرۆگرامە بۆ ئێوە قسەی تێدا بکەن بۆ پرسیارە دەکەی لە من باشە کاکە سوان ئەوڕۆ گوێمان لێ بوو دیتمان لە تەلەڤیزیۆنکە ڕئیس جمهوری تورکیە هاتووە مزگەوتی ناو خەڵک بۆ نوێژ سبەیش ئەخباری ئێران گوت خامنەی خۆی دەدە تەهران هەم پێش نوێژیاکەت هەموو تار ئەخوێنی بله من لێرە داوا لە بەرپرسانی ئێمەکەن بەرپرسانی ئێمەش بێنە ناو خەڵک بۆ نوێژی جومعە بۆ نوێژی عید بله بەشداریکردنی بەرپرسان کاک ئەحمەد بەشداریکردنی بەرپرسان لە نوێژی هەینی بیان یان هەر بۆنەیەکی تر ئەمە چ مانایەک دەبەخشە بەلای تۆوە معنە ئەوەیە کە کورد ملەتێکی مسلمانە ملەتێکی ڕاستگۆیە ئێمە قورئان هەبەیە ناو پەرلەمان سوێندی پێ ئەخۆین نوێژ ناکەین معنای ئێمە
معنا درۆە برای بەرێز هیوادارم کە برستانی ئێمە بە خۆیان دەڵبکەوە ئەگەر من پرسم لەوەیە ڕۆژێکیا داعش یا شیعە دەی کورد بەڵێ کاک ئەحمەد لە هەولێرەوە سپاس بۆ پەیوەندەکەت هەر لە هەولێرەوە کاک ئەحمەد لەگەڵماندەیە کاک ئەحمەدێکی ترە دیارە ئەم کاتت باش کاک ئەحمەد ئێوارەتان باش و جەژنتان پیرۆز زۆر سپاس دەکەین لە ئێوەش پیرۆز بێ فەرموو کاک ئەحمەد کاکەشوان خۆیەک پرسیاری بچووکم هەیە پێش وەخت ئەگەر تۆزێک کاتیشم بدەیت لەبارەی چیەوە فەرموو بەڵێ دەتوانین پرسیارکەی لە شوێنێکە خوێندومەتەوە کەناڵێکی هێنێن فرۆشراوە بە کاک ئەحمەد کاک ئەحمەد تۆ ئێستا قسە دەکەی لە پرۆگرامێکی NRT-دا ئێمە ڕێزمان هەیە بۆ هەموو کەناڵەکان ئێمە بناوی هیچ کەناڵێکەوە قسە ناکەین لێرە لە NRT پرسیارەکەت ئەگەر لەبارەی NRT و بێ شتێکی ترە بەڵام لەبارەی هەر کەناڵێکی تر بێ ئەمە داوای لێبوون دەکەین قسەیەک بکەم ئەگەر ئەزیەت نەبێ بەڵێ فەرموو طبعا 4 ساڵ بەر لە ئێستا کاتێک وەزارەتی دارایی درا بە برایانی یەکەتی منیش دەخیلەیەکم بۆ کوڕەکەم دانا لەۆژەوە کە دەست بەکار بوو دوای کۆتایی هاتنی ئەو 4 ساڵە کاتێک وەزارەتی دارایی تەسمیل کرایەوە منیش دەخیلەی کوڕەکەم شکات دەخیلە کوڕەکەی من 27 ملیۆن دیناری تێدا بوو بەڵام وەزارەتی دارایی 3 میلیارد دلار قەرزار بوو ئەمە بۆ ئەوەی ئەو جیاوازیە نەهێڵن لەسەر حەزب و حەزبەکانی تر و زۆر سوپاس سپاس بۆ کاک ئەحمەد لە هەولێرەوە دوا پەیوەندیمان هەکار لە زاخۆوە سڵاوت لێبێ کاک هەکار سڵاو لە تۆش سەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه زۆر سپاس دەکەین فەرموو کاک هەکار جەژنی ڕامەزان لە هەموو پێشمەرگەکان پیرۆز بێت بەڵێ لە هەموو موسڵمانەکانی جیهانیش پیرۆز بێت بەڵێ من NRT بە ماڵی خۆی ئازانم بەڵام ڕەحمێکی توندم لە NRT هەیە بە ماڵی خۆتی دەزانین ڕەخنەی توندت هەیە دەخێنە سەر چامان فەرموو ئێستا تۆ باس لە پێشمەرگەیە کەیت لە بەرەی جەنگەوە نییە من باس لە پێشمەرگە ناکەم باس لە پەیامی ئێوە دەکەم ئێوە دەتوانن هاوڵاتیان پیرۆزبایی بوو بۆ پێشمەرگەکان وایە بەڵێ کاگەکار ببوورە ئێمە تەوەرێکی دیاریکرامان ئەمڕۆ دیاری نەکردو تایبەت بە پێشمەرگە باس لە پەیامی ئێوە دەکەین لە جەژنی ڕەمەزاندا کە زۆرینەی بەشدار بووان پیرۆزباییان لە پێشمەرگە کرد بەڵێ گوێم لێتە کاگەکار نازانم گوێت لە قسەکانم بوو مەبەستم ئەوەیە پرۆگرامەکە ئەمڕۆ تایبەتە بە پەیامی ئێوە لەم ڕۆژەدا وە زۆرینەی بەشدار بووان پیرۆزبایی جەژنیان لە پێشمەرگەکان کرد بەڵێ حاڵێک بێت برا گەورەکەم تکا لە ئێوە دەکەم لە جەنابی ئێوە بەڵێ کە شەهید دەبن لە بەرەی جەنگ تکا لە ئێوە دەگەین کەناڵەکەدان بنووسن شەهید بەڵێ بنووسن قوربان ئان کوشتوان بنووسن شەهید بەڵێ سپاس بۆ کاگەکار لە زاخۆ بەرەزان سبینێ لە دووهەم ڕۆژی جەژنی ڕەمەزاندا لەگەڵتان بەردەوامین تا ئەو کاتە هەر لە خۆشیدا بن و هەموو ڕۆژێکتان جژن بێت